بە پێی تەقدیراتی ئێمە بەداخەوە هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستان وەکو دوو ئەزمموی ڕەغمی هەموو ئەو کەم و کوڕیانی لە باشووری کوردستانەیە وەکو دوو ئەزمموی کوردستانی لە ڕاستیە لە بەردەم مەترسی گەورەدایە. یەکێک لە وڵاتانە تورکیا ئێستا بە ئاشکرا دەستوەردانی ڕاستە و خۆ دەکاتن لە ڕاستیە لە عێراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستانی لە کوردان کردوتە زیندانیەکی گەورە. ئەم لێدوانە لە ڕاستیە مەترسیەکی گەورەیە و ئەمە تەنیا هەر ئەم لێدوانە نیە لە ڕاستیە پرۆژەیەکی گەورەی دەزوەردان و تەدەخلی تورکیا لە هەرێمی کوردستان. من پێم وایە هێزە چەپەکانی کوردستان هێزە ئازادی خوازەکان کاتی ئەوە تووە بەرەیەکی نیشتیمانی لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە چوارچەوەی پرۆژەیەکی گەورە لە ڕاستیە ڕوبەڕووی ئەم هێرشانە ببنەوە هەم بۆ پاراستنی ڕۆژئاوای کوردستان هەم بۆ پاراستنی باشووری کوردستان هەم داکۆچیکردن لە قەزیەی کوردستانی لە سەرتاسەری کوردستان. ئەم پرۆژەیە لە ڕاستیە تەنیا پرۆژەی نابی چەپەکان بێ بە تەنیا دەبێت پرۆژەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان سندیکاکان و لە ڕاستیە لە دەرەوەی دەسەڵات بێ. بە تێگەیشتنیمە لە ڕاستی ئەم دەسەڵاتە نەدەتوانێت داکۆچی لە کوردستان بکە و نەدەتوانێت لە ڕاستیە مافە سیاسی و مەدەنیەکە و مەمافە ئابوووریەکانی خەڵکی کوردستان دابین بکە. من پێم وایە کاتیەوە هاتووە خەڵک دەبێت پشت بەخۆی ببەستێ بۆ ڕوبەڕووبوونەوەی پرۆژەی داگیرکاری وڵاتانی دەوروبەر بە تایبەتی دەوڵەتی تورکیا ئەو فاشیزمە دینی و قەومووی و مەسهەبی هەیە لە ڕاستیە مەترسیەکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان. من پێم وایە ئەوە لە ئێمە دەخوازێت کە بەرپرسیارەتێکی چینایەتی و نیشتیمانی و ئەخلاقیە لە ڕاستیە کورد بتوانێت لە چوارچێوەی پرۆژەیەکی هاوبەش ڕوبەڕووی ئەم فاشیزمە بێتەوە کە بە پلەی یەکەم ڕۆژئاوای کوردستان و هەرێمی کوردستان مستهدەفە. لە ڕاستیدا یعنی من خۆم چاوەڕوانێکی وا لەوە ناکەم کە نە لە عێراقا و نە لە کوردستانە بەم مۆدێلە لە حکومڕانی بەم شێوازە لە حکومڕانی یان سەرانی حکومڕان لە ڕاستیە بتوانن خاچی کوردستان بپارێزن. ئەمە ئەرچێکە لە ڕاستیە بەداخەوە هەرچێکە دەسەڵات ناتوانانی ئەم ئەرکەش لەم ناوچەیە جێبەجێ بکە کە پاراستنی سنوور و هاونیشتیمان و خاکەکەیەتی. ئەم ئەرکە لە ڕاستیە بە پلەی یەکەم دەکەوێتە سەرخەڵک و هێزە چەپەکان لە ڕاستیە دەبی لە ئەستۆی بگرن و بنەمای ئەوەی کە هێزە سیاسیەکان باڵێن هیچ لێدوانێکیان نیە هیچ ڕەدێکیان نییە. ئەمە یعنی تەواوە من لەم ڕێگاوت و بەباشی تەقیمی ئەم هێزانە لە دەسەڵات دەکەی. ئەمان لە ڕاستی ئازان هێز بۆ ناوەخۆی کوردستان بۆ لێدانی بۆ ئازادیەکانی خەڵک بۆ قەمعی ئازادی ڕادەربڕین و ناڕزایەتیەکان لە ڕاستی بەکاربێنن بەداخەوە بەرامبەر وڵاتانی دەوروبەر هەیبەتیان ئەوەیە کە دەیبینین. داگیرکردنی باشووری کوردستانە و تورکیا بەڕاستەوخۆی ئێستا کوردستانی لە ڕووی ئابووریەوە بەشێکی کوردستانی تەواو داگیر کردووە دەیەوێت بەشەکەی تریش لە ڕاستی داگیر بکە و تورکیا ئێستا خۆی لە ئەزمەیەکی گەورەدایە و دەیەوێت تەحویلی و ئەزمەیە بکە لە قەیرانێکی گەورەی دەوڵەتداریدایە. ئێستا دەیەوێت ئەم ئەزمەیە تەحویل بکە بۆ دەزوەردان لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاز. ئێستا لە ڕاستیە دەبینین لە لیبیا و لە سووریا و لە وڵاتانی تری ناوچەکە لە یۆناان دەوێت لە ڕاستیە لە ڕێگای تەحویلکردنی و ئەزەماتانە بۆ دەرەوە و دەزانێت لە گەرکشانەوەی ئەمریکا لەو ناوچەیەوە و فراغی کە دەسەڵات دروستی کردی و ئەو گاپی لە مابینی دەسەڵات و خەڵکی شەیە ڕاستێ دەیەوێت بە گەڕانەوە بۆ حاڵەتە مێژووە ڕابردوویەکەی خۆی کە خەونی دەوڵەتی عوسمانیە جارێشتە لە ڕاستی دەیەوێت ئەمە جێبەجێ بکە. بە تێگەیشتنی من ئەگەر خەڵک ڕوبەڕووی ئەم بابەتە نەبێتەوە بۆ فۆرمی باسم کە لە ڕاستیە مەترسیەکە تەنیا قەوڵ نییە لە ڕاستی ئەمە دەبێت بە فعلێک و کاریگەری دەبێت و ئەم فعلە لە ڕاستیە جێبەجێ کراوە. تەدەخلی تورکیا لە شنگال دیارە لە کوردستان نزیکەی 40 بنکەی سەربازی هەواڵگیری هەیە بە ئاشکرا ئازاڕی کوردستان داگیرەکە چیا بە بەردەوام نیازەکانی خۆی نەشاردوێتەوە لەوەی ئەو قوارەیەکە لە کوردستاندا هێنەرێی کوردستانداەوە بە دەستور لە دەوڵەتی عێراقدا چەسپێنراوە لەباری وباتۆتێکی بداتەوە لە شوێنێک کە کورد هەبی و ساحێبی شتێک بی و خاوەنی شتێک بی ئەو تێشی بداتن. بۆیە زۆر جار جێمان لێ دەبێتن لە ڕێنوێنە لە ڕاستمیەکانیانەوە کە ئەوانە ئەو خواستەی خۆیان نەشاندوێتەوە بەڵام چ لەسەر حکوومەتی هەرێم و حیزبە سیاسیەکانی کوردستانە بەتایبەتی حیزبانەی کە هێز و کورساییان هەیە لە هەرێمی کوردستان پێویست دەکاتن وەکو پارێزگاریەک هەم لە خۆیان هەم لە کیانەکەی کە هەمشەی دعایەوە دەکەن کە دەمانەوی پارێزن و قاوارەیە لە ڕێی نوێنەکانیان لە بەغدا هەم لە ڕێی وەزارەتی خارجی عێراقی کە وەزیری کوردە هەم لە ڕێئەندا پەرلەمانەکانی هەم لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەرلەمانی کوردستانی و لە وەسان
هەم عێراق و کوردستان دەنجینە ڕزایەتی بەرز بکەنەوە و داوا لە عێراق بکەن و داوا لە تورکیاش بکەن کە هەم عێراق وێستی هەبیتن هەم هەرێمی کوردستان لە تورکیا بێتن ئەو زیادە ڕۆیانەی کە دەربارەی هەرێمی کوردستان دەکرێت ڕابجێتن ئەگەر نەبێم وایە لە ئایندەدا ئەو حەزوو کردیا و بکردنەوەی کە لەناو بێشتێواندا هەیە و بەبێ ئەوەی کە هیچ بەرەگاریەکی هەبیتن ئەوانە زۆر بەلایەنەوە ئاسایی دەبێتن کۆی کە ئێستا لە دۆشکێشی دەکەنە سەر چایەکانی کوردستان زۆر ئاسایی بن دۆشکێشی سەر پارێزگای سلێمانی پارێزگای کەرکووک بکەن و خۆشە بە خاوەنی بزانن لە پێناو پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان و لەو قوارەی لە پێناو مانەوەی دەسەڵاتی خۆشەوی و وەک وەرکێکی نیشتیمانی و ئەخلاقیش پێویست دەکاتن ئەوانە بەرپەرچە و لێدوانە بدەنەوە بە ڕەسمی لە ڕێکەنە ڕەسمیەکانەوە هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان فشار بکەن کە تووشیا جاری شتێک دەزاتەوە نەکات ئەو لێدوانە